من ام حديثيك عرسان كم استا حديثيك قدسية حديثي قدسيش خوش يسكان واتا حديثك في غمر صلى الله عليه وسلم أي فرمي بلام كلامي خوايا في غمر صلى الله عليه وسلم خوي داير رشتوه معناك هي خوايا دارشنك هي في غمره صلى الله عليه وسلم وكو قرآن نية سا قرآن لفظ معناه هرين خوايا بلام أمام معناك هي خوايا بلام لفظك هي في غمره صلى الله عليه وسلم أفرمي خواي تعالى فرمويتي يا ابن آدم أي بني آدم إنك ما دعوتني ورجوتني غفرت لك على ما كان فيك للروايتك أفرمي ولا أبالي أفرمي بني آدم آدمي ذات نوكي آدم تو هر كاتيك داوال من بكي وميدت أوبي من ليت خوش ببم من ليت خوش أبوم وليت أبورم حرچيت كردبي وبيباكي شم ولو أتيتني أجرتو بي بولاي من بملء الأرض خطايا ببري أم زوية هرهم جناحوا بيبولاي من ببري زوية جناحوا بيبولاي من أتيتك من ديمبولايتو بملء الأرض مغفرة ببري زوي من بليا برديو ديمبولايتو بلام مرجم مرجي من چییە لەوەی کە تۆ بە پڕی زەوی تاوانەوە بێ بۆ لای من بە پڕی زەوی لێبوردەیەوە دێم بۆ لای تۆ بەڵام مەرجەکەم ما لەم تشرك بی شەیئا بەو مەرجەی کە هاوبەشم بۆ بڕیار نەدەی بەو مەرجەی کە حەقی خوا نەدەی بە مەخلوق حەقی خالق نەدەی بە مەخلوق حقكاني خوا بدي بخوا حقكاني مخلوقش أدابكي يعني مرجي خوا لقلتا أويه تو هاوبشي بو بريار ندي واتا لهيد جوري لجوركاني عبادتا لهيد جوريك لجوركاني عبادتا شريك قرار ندي بخواي تعالى وجوركاني عبادتيش بريتين ل هاوارکردن داواکردن پاڕانەوە داوای یارمەتی ترسان سوجدە ڕکوع دوعا ئیتر جۆرەکانی تری عیبادەت حتا تەوافکردن ئەمانە هیچی بۆ غەیری خوای پەروەردگار ئەدا نەکەی لە غەیری خوا داوا لە کەسی تر نەکەی لغيري خوا داوا لە کەسی تر نەکەی لە هیچ کەسێ نەپاڕێیتەوە جگە لە خوا داوای یارمەتی بەس لە خوا بکەی پەنابەخس بە خوا ببەی بە هیچ مەخلووقێک زیندوو یا مردوو ئەوانە ئەنجام نەدەی بۆ هیچ مەخلووقێک سوجدەکانت بەس ئەبێ بۆ خوا بێ ڕکوعت ئەبێ بەس بۆ خوای پەروەردگار بێ طوافت أبي بس بدوري أو ماليا بك أخوي تعالى دياري كردوا كبريتيا وليطوفوا بالبيت العتيق أمانة أبي بس بأخوي پروردگار أنجامي بدي أجينا أجر داوا لغيري خوابكي لغيري خواب باريتوا بدوري قبري بياو چاكيا كايان بدور بتيكا سور بخويتوا سجدو ركوع أو جوراني تر لعبادة كان بو غيري خوا أنجام بدي خواي تعالى حجت قبول ناكا چونك خواي تعالى لقرآن فرمويتي لهمو گناحي خوش بم إلا ليك گناح نبيك قتلي خوش نابم إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك
لمن يشاء. خوای تعالی لەوە خۆش نابێت کە تۆ هاوتای بۆ بڕیار بدەی لە پەرستشەکانە خەڵکی تر بکەیتە شەریکی خوای پەروەردگار، لەوە هەرگیز خۆش نابێ جگە لەوە لە هەموو تاوانێکی تر خۆشە بێ و ئەبورێ، بەس لەوە خۆش نابێ. ئەوە مەجالی لێبوردەیی و عەفویتیانیە قەطعەن، حتا خوا بە پێغەمبەر ئەفەرمێ صلی الله علیه وسلم، بە خودی پێغەمبەر صلی الله علیه وسلم گوێ بگرن برا بەڕێزەکان، بە خودی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ و بە پێغەمبەرەکانی تریش وەلەقەد ئوحیە ئیلەیکە وإلى الذين من قبلك وحی بۆ تۆ هاتووە لەلایەن خواوە و بۆ پێغەمبەرەکانی پێشی تۆیش لئن أشركت ليحبطن عملك ولتكونن من الخاسرين. ئەگەر شەریک بۆ خوا قرار بدەی، هاوبەش بۆ خوا قرار بدەی، هەرچی عەمەلت هەیە پوچەڵە بێتەوە، هەرچی کردەوەت هەیە پوچەڵە بێتەوە و لە خەسارۆمەند و دۆڕاوەکانیش ئەبی، لە خەسارۆمەند و دۆڕاوەکان ئەبی. جا ئەگەر ئەتەوێ خوای تعالی لە هەموو گوناحەکانت خۆش ببێ، مەرجی خوا لەگەڵ تای ئەوەی شەریکت بۆ قرار نەدابێ، حەقی خوات نەدابێ بە عیبادی خوا. ئیتر ئەو عەبدە هەر کەسێکەیە بەڕێزان، ئەو عەبدە هەر کەسێکەیە تەنانەت لەناو هەرچی مەخلوقاتی خوا هەیە ئینسان لەسەرەوەی هەر هەموویەتی. حەزەکەم ئەم قسە تۆزێ تەنبیه بخەنە لای. مرۆڤ لە هەموو مەخلوقاتەکانی خوا گەورەترە، سەییدی مەخلوقاتە مرۆڤ، بە دەلیلی ئەوەی کەوا پیرۆسترین مەخلوقاتی خوا کە مەلائیکەیە خوا ئەمری کردە مەلائیکە سوژدە بۆ ئادەم بووە، کەوا بوو ئادەم کە مەلائیکە ڕێزی لێ ئەگرێ پێویستە ئادەم لەوان گەورەتر بێ، کەوا بوو لەناو ئادەمیەکانیشا خوای تەعالا کەسانێکی هەڵبژاردووە لەوانی تر بەرزترن کە ئیماندارانن لە کافرەکان گەورەتر و بەرزترن، و لەناو ئیماندارانیشا خوای تەعالا خەڵکانێکی هەڵبژاردووە کردوونی بە پێغەمبەری خۆی، ئەوان لە خەڵکی تر گەورەترن و ئەفزەڵترن. و لەناو پێغەمبەرانە یعنی ئەنبیا خوای تەعالا ڕوسولی داناوە، ڕوسولەکان لە ئەنبیا ئەفضەلترن، و لە ناوی ڕوسولیشا خوای تەعالا پێنجیانی هەڵبژاردووە لەوانی تر گەورەترن کە ئولو العەزمە، و لە ناو ئولو العەزمیشا خوای تەعالا محەممەد المستەفای صلی الله عليه وسلم کردوتە ئەفضەلیان، کەوا بوو باشترین خەڵقی خوا، خەیری خەڵقی خوا محەممەدە صلی الله عليه وسلم. تۆ ئەتوانی محەممەد بکەی بە شەریکی خوا صلی الله عليه وسلم؟ ئەتوانی هاوار بە پێغەمبەر بکەی؟ ئەتوانی داوا لە پێغەمبەر بکەی؟ ئەتوانی لە پێغەمبەر بپاڕیتەوە؟ واللهی براینە، واللهی براینە ئەو حەقە خوا بە پێغەمبەریشی نەداوە. ئەفەرمێ قل، ئایەتی ئاخیری سوورەتی کاف، ئایەتی ئاخیری سوورەتی کاف خوای تەعالا دیاری کردووە، قل إنما أنا بشر، بڵێن ئەی محەممەد پیان بڵێ من بەشەرم وەکو ئێوە، يوحى إلي فرقي بيني، طبعا هاد وكو وكش قصي خوم نية هر خواي قورا فرمي، قل إنما أنا بشر مثلكم يوحى إلي، بلان فرقي بيغمر لقل إيمات شيء بيغمر وحي بواتو، بيغمر وحي بواتو للاين خواو، أنما إلهكم شي أي پروردگاري إيوه پرستراوي إيوه كيه پرستراوي إيوه إله واحد. أي أجر يكي ويستي خوالي الرازي بي، يكي ويستي خواي تعالى لي خوش بي، حزكي برويتو بلاي خواه بسر برزي، حزكي أم ليلة القدرات لي قبول بي، حزكي رمضان لي قبول بي، حزكي نيوجا كان طاعة كانت لي قبول بي، تشيبك. فمن كان يرجو لقاء ربه فليعمل عملك، بلام تشي عملي عمل دو مرجي هي بو ورقرتني،
فليعمل عملا صالحا أبي عملكت صالح ببي شريعتي خوابه ببي قرآن والسنة فليعمل عملا صالحا وشي مرجي دوامي شيا أبي خالص به ولا يشرك بعبادة ربه أحد. يعني عملك أبي صالح به وفق الكتاب والسنة به وأبي شي تريج به أبي خالص به بس بو خوابه اگر غيري خوايتيابه ليت قبول نية كوابو خوش يسكانم حزكا بدي مجد خوش بكون حزكا اويك بيغمري خواه صلى الله عليه وسلم افرمي من ليت خوش بم يعني طبعا حديثك قدسي يعني خواي قورا افرمي من ليت خوش بم اگر بقدري هار هموزوي قناحتها به من ليت خوش بم بس شريك بم قرار ندابه حتى اللي اشتكي قرنتر أفرمي ولو بلغت ذنوبك عنان السماء أجر جناح كانت أما نزور بقى بهالهلي أسمان من اللي تخش بم بس بو مرجي شريك بم قرار ندابي ثم استغفرتني وداوي لي بردنم لبكي غفرت لك شي مجديكي خوش يسكن بەڵام مەرجەکەیشی قورسە ئێمە بەعام من بیرم دێ الحەمدولله ئێستا بەفەزڵی خوای پەروەردگار يعني طبعا زروف زۆر گۆڕاوە من بیرم دێ ئەلم شاری کفریەوە طبعا بۆیە باسیەکەم لەوانەیە زمانێکی تر بێتەوە هەم نەفس شت دووبارە بێتەوە چونکە تاریخ دووخۆی دووبارە ئەکاتەوە التاریخ يعيد نفسه بۆیە باسیەکەم تا ئەو گەنجە جوانانە بیبیستنەوە نەیەڵن دووبارە ببێتەوە ڕۆژێ لە ڕۆژان ئەلەم کفریەوە هەموو پێنجشەمەیە لایە لەم کفریە دەرەچوو ئەو لاکەی تریشی ئیشی هەبوو زەڕورات بوونان هەمووی ئەکەوتە ڕێ ئەڕۆیشتن بۆ برایم سەمین لەوێ ئەوەی عەرەقخۆر بوو ئەڕۆی بتڵی یەقسن و بتڵی عەرەقی خسە دوای ماتۆڕەکەی سیارەکەی و ئەیبرد لەوێ بیرە و عەرەق و ئەمانە و لەوێ و هەڵپەڕین و ڕەقس و سەما و بەزم و بالۆرە دوای واچین شەناو قبرەکەی برایم سەمینەوە ئەگەر پیاوی چاکە خوای گەورە لە گوناحی خۆش بێ ئەچوون لەوێ خەڵک تەوافیە کرد خەڵک ئەپاڕایەوە لێی خەڵک داوای ئەکرد ئەڕۆین بەردیانە خستە بانی یەکتری لە لای دایە عۆریانە و ئەن سێ بەردیانە خستە بانی یەکتری و پەنجەیانە خستە بانی بزانم سوورە خواتەوە تای ئەگەر یەک فەڕی لێ بدایەوی تر ناجیحە بم و ئەنواع و ئەشکاڵ لەم شتە سەیر و سەمەرانەمان هەبوو ئەلەم کفریەوە لە شوێنی تر نا ئەم کفری ئەمان کرد ئێمەمان کرد هەموومان ئەچوین بۆ ئەوێ نەمان ئەزانی کەس نەبوو نەسیحەتمان کە کەس نەبوو بڵێ کاکە پیاو چاکان ئەبێ ڕێزیان لێ بگیرێ قەدریان بگیرێ بەس نابێ بپەرسترێن نابێ هاواریان پێ بکرێ نابێ بڕۆی لایەن تەواف بە دەور قەبرەکانیان بکەی نابێ قەبرەکانیان لە بستێ زیاتر بەرزەوە ببێتەوە ئەگەر قەبری محەممەد المستەفاش بێ صلی الله عليه وسلم نابێ هاوار ئەمانەمان نەئەزانی ئەمڕۆ من لە وتارێکە کە ئەمەم باس کرد پیاوێک هاتووتی مامۆستا من تەمەنم 71 ساڵە من بۆ یەکەم جارە ئەمە ئەبیسم 71 ساڵە من زیاد لە 60 بەس بۆ ئەم ڕێگانە سەرفم کردووە سیارەم بووە بەس بە دۆ ئەم شتانە گەڕاوە بۆ یەکەم جارە من ئێستا چی بکەم وتم ئینشاء الله لەم دەقەوە تۆ کە علمەکەت پێگەیشتەوە پێشووتر نەتزانیوە تۆ کە علمەکەت پێگەیشت ئێستا لەم دەقەوە تۆبە بکە و بگەڕێرەوە بۆ لای خوای پەروەردگار داوا بکە خوای گەورە لێت خۆش بێ ئینشاء الله يبدل الله سيئاتهم حسنات هەرچی ئەوەشت کردووە گشتی بە حەسەنات بۆ تەشبێر چونکە تۆ نەتزانیوە تۆ لەبەر خاتری خوای پەروەردگار ئەوەت کردووە علمت نەبوو کەس نەبووە تێدگەیەنێ ئێستا تەوبە بکە و بگەڕێرەوە بۆ لای خوای پەروەردگار کە ئێستا ئەیزانی مەبەستم سیرکردن براینە ئێمە چەندی هەڵەمان بوو چەندی غەڵەتمان بوو ئەمە هەر هەمووی پێویستی بە ئیسلاح بوو خوای گەورە کەسانێکی نار تێمانیان گەیان دینیان بۆ ڕۆنکردنیەوە و ئێستا خەڵکێکەیە لەسەر ئەم ڕووی زەویە ئێستا ئەو غەڵەتانە دووبارە ئەکاتەوە بەس داوا بکەن خوای گەورە بۆ خاتر ناوجوانەکانی خۆی بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆی ڕەحمان پێ بکە